قۆناغی داهاتوو هاوکاری و هەماهەنگی و پەرەپێدانی زیاتری پەیوەندیەکانی هەرێمی کوردستانی لێ دەخوازێت لەگەڵ عێراق و وڵاتانی ناوچەکە و دۆستانمان لە جیهان. بۆ ئەم مەبەستە و لەسەر بنەمایەی بەرژەوەندی هاوبەش و ڕێزگرتن دەمانەوێت دەستی هاوکاری و هەماهەنگی و کاری پێکەوەی بۆ هەموو لایەک درێژ بکەین. وەک زۆربەی ملەتانی دیکە ئێمەش بێ ململانەی سیاسی، کۆمەڵایەتی و ئابووری و ئایدۆلۆجی نین. لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان ئێمە زۆر جار لە فەرهەنگی سیاسی و نەریتی میدیاییماندا پتر لە پێویست جەخت لەسەر ململانێ و ناتەبایی و ناسازیمان دەکەین. با لەمە دووە لە گشت ئاستێکی کۆمەڵایەتی و سیاسیدا لەگەڵ یەک کۆک و تەبا و ساز بین. پێم وان نییە ئەمە داخوازێکە لە توانا بەدەر بێت. بۆ هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان پێم وان نییە هیچ کەسێکی خەمخۆری ئەم ملەتە ئەو ئاواتە نەخوازێت کۆکبوون تەبایی و سازانمان ناڵێت جیاوازی و بیر و ڕاو بووچوونمان وەلاوە بنین.